کاک عگید لیوی برو کاک هوا شر لکری روش به چه آوایه راستی استا خلکی شنگال زور دلخوشه بوی که شنگال آزاد بوده امرو شر اتوانم بڵێم شەڕێکی وا نەبوو هەر لە بەیانی زووە ئێمە وەکو هێزەکەی خۆمان خستە حرەکەت دەواازەی ڕۆژهەڵاتی شاری شنگالمان گرت ئەو کاتە هێزەکانی کاک هەڵۆ پێنجوەنیش ئەلێ بۆ ئەلێ بە یەکەوە بووین بەس بەڵام دەواازەی شار لەلایەن هێزەکانی ئێمەوە ئازاد کرا سایلۆ لە خەتی دەواازەی شارە لای ئێمەوە ئازاد کرا ئێستاش قایم قامێت و بڵێن نەخۆشخانەی گشتی و شوێنی شارەوانی و پۆلیس و ئەوانە هەمووی لە دەست ئێمەدان و لە سەر جادەی گشتیش لە دەست ئێمەدایە ئەتوانم ئەوەش بڵێم کە شنگال ئێستا گەرنتیە هەموو لەلایەن هێزە کوردەکانەوە گەرنتی کراوە و هۆکاری گەرنتیەکەشی ئەوەیە کە ئەمڕۆ هۆڵێش بگیرێ بە تەواوەتی گەرنتیە بێت چونکی هێڵی بازرگانی داعش لە شنگال و بەرەو سووریا بەرەو ڕەخا ئەو ناوانە ئیتر کۆتایی هات چونکی هۆڵێ گیریا یعنی ئەمڕۆ هۆڵێ بە تەواوەتی ئەگیرێت ئیتر ئەو خەتە بە تەواوەتی سقوط ئەکات یعنی خەتی بازرگانی داعش لە نێوان شنگال و ڕەقایە کۆتایی هات لەبەرەوە ئیتر ئەگەر داعش بیەوێت شنگال بگرێتەوە ئەوە ممکن نییە چونکە ئەبێ هۆڵش بگرێتەوە ئەبێ ئەو خەتی ڕقایش بگرێتەوە ئەبێ جارێکی تر لە هۆڵێەوە دەستێ و کات ئەمەش ممکن نییە لە هۆڵێشەوە بەرەو دۆڕان ئەڕۆن بەرەو کۆتایی ئەڕۆن لەبەرەوە شنگال مسۆگەر گەرنتیە بێت بەڵێ ڕۆڵێن شەروانێن کورد بتایبەت ڕۆلێ هەوا بچ ئەوە بوو دێوی شەریدا ئایا ڕۆڵێکی باش هەوە هەبوو لە ڕاستیە ڕۆڵی ئەمە ڕۆڵێکی سەرەکیە چونکی لە هەموو شوێنەکانە وەکو هێزێکی پێشەنگ دینامیک ئاکتیف ڕۆمان گێڕاوە و لە پێشەوەچوون و پێشەنگایەتیکردنە لە هەموو شوێنەکان ئێمە لە پێشەوە بووینە هێزی پێشمەرگا وەکو ڕاست ئەوانیش هێزێکی ئاکتیفن گرنگن بەس بەڵام لە ڕاستی هێزەکەی ئێمە زیاتر دینامیکە زیاتر ئاکتیفە ئەوە هەر کەسێکیش ئەزانێت ئێمە بۆ پروپاگەندە نایڵێن ئەوە ڕاستیەکی ئەمەیە بەس بەڵام هێزی پێشمەرگەش بە هەمان شێوە ڕۆڵی خۆیان هەیە بەڵام وەکو سورعەت و وەکو ئاکتیڤ بوون هێزی ئێمە زیاتر ئاکتیڤ بووە و ڕۆڵی ئەساسیان لە شنگالە هەبووە بەڵێ کاک عەگیر کەم ناکەینەوە بەس بەڵام ڕۆڵی ئێمەش بۆ شێوەیە بووە بەڵێ کاک عەگیر دەربارەی هەفبەندی و هەماهەنگیە ناوبەرە شەروانێن کورد و هێزên پێشمەرگە بە چ شێوە هەفبەندی هەبوو ئایا هەفبەندیەکە باش هەبوو لە ڕاستی ئەگەر بمانێت لە ئاسی ژوورە هەفبەندی نەبوو بەس بەڵام لە ئاسی ژێرە هێزی پێشمەرگە و گەری لا هەفبەندیەکی زۆر بە خۆتیان هەبوو بەڵێ ترسەوێن ئەوەیەکی نەبوو کە هەفبەندیە پیچەکە لەواز بوو ئەف ترسە بیتە سەدەمەوەیەکێ کو شەڕەتەقەت بەینەوە هەردوو هێزە دروست بیتن نەنا ئەوە ممکن نەبوو چونکی هێزەکان ئێمە هەر لە پێشەوە بوونە هێزی پێشمەرگەش هەموو برای ئەمە خۆ ئەوان کەسی غەریب نین ئەوانەی کەوا ئێستا لە شەڕەکەن لەوانەیە هەنگاوی دوای ئەمە هاتوون بەس بەڵام هەموو برای ئەمن هەمویان ئەناسین ئێمە لە شەڕە بە یەکەوە بەشدار بوونە لە دژی داعشە بە یەکەوە بوونە ئێستا شتێکی وا معقول نییە لە بەتایبەتیش لەم کاتەیە شتێکی وا معقول نییە بەڵێ کاک عەگیر تعامل نها تعامل ناوبەرە هێزên پێشمەرگە و هێزên دن و شەروانان بە چ ئاوایانە با نمونەیەک باس بکەم ئیتر لەوانەیە ڕوون بێتەوە مەسەلەن سایلۆ هێزەکانی ئەمە گرتیان بە سووری شەمانە بەس بەڵام دوایەوە هێزی پێشمەرگەش هات عەلەمی خۆی دانا یان هیچ کێشەیەک نەبوو ئەوە بەو شێوە یان ئێمە مشکلە دەرناخێن ئێمە ئەبینە هۆکاری چارەسەری ینی بۆ ئێمە شنگال گرنگە بۆ ئێمە شنگال لە جێ دەستی داعشە نەما ئەوە گرنگە مەسەلەی عەلەمێک یان مەسەلەیەکی بچوو ئێمە ناکەینە کێشە بەڵێ کاک عەگیر تاماژ بە زوان ئێمە وا نزیک بوونێتەوە بەڵێ کاک عەگیر ئەبێش ئەبێت هۆکاری چارەسەری بۆ ئێمە ئەو شتانە گرنگن بەڵێ کاک عەگیر بەریان ها ئاماژەپەیەکی کردبوو گروپ ئەسیریشمان گرتووە بەڵێ کاک عەگیر بەریان هات ئاماژەپەیەکی کردبوو کو تەعمیمەکە ئیعلامی هەیە کو بەس ئیعلامە هەندێک ئالیان دکارن ڕۆماڵە وی شەری بکەن ئایا ئەوە تا چڕادا ڕاستە ئایا وە بوو بەس ئیعلامە هەندێک ئالیان دکارین ڕۆماڵە شەری بکەن و ئیعلامادن ڕێک نەدا کو ڕۆماڵە شەری بکەن وەکو ڕاستەوخۆ
ڕاستەوخۆ ئەلێرە تەنیا ڕوودا و کەناڵی 24 کە ئەمانەش هەر بکەن سەر بە پارتین. بۆچی بتناو هەردوو کەناڵە؟ وەکو ڕاستەخۆ ئەمە ڕاست نایبینن، یعنی ئەبێ کەناڵەکانی دیکەن کەناڵەکانی دیکەش ڕووماڵیان زۆر باشە و زۆر لە ڕووداویش پێشکەوتوترن. کاکاگیر بۆچی ڕێگری لە کەناڵە دەن تاگرتنەوە ماندووبوون هێزەکانی دیکە بشارنەوە کە کردیشیان بەزەڵام سەرکەوتو نەبوون. ئەماش بۆ واگەڕێتەوە کە بڵێ تەنیا هێزێک ئەم سەرکەوتنەی کرد. شتێکی جوان نەبوو کردیان تایبەتی کەناڵی ڕوودا و ئەو کەناڵەمان بینی کردی، ئەماش شتێکی ڕاستی نابینێمە. بەڵێ زۆر سپاس بۆ عەگید کالاری فەرماندەگیشی هێزێن هەباکی کوب ئەوەی کە ڕاستەخۆ لێ بەروکان